پیاوێک هاتە لای خەلیفەی مسلمانان عومەری کوڕی خەتاب ڕزای خوای گەورەی لێبێ، فەرمووی: یا ئەمیر المؤمنین ئەشکوکە عقوق ئیبنی، من سکاڵای کوڕەکەمت لێ دەکەم، کوڕەکەم زۆر خراپە لەگەڵم. عومەری کوڕی خەتاب ڕزای خوای گەورەی لێبێ وتی بۆم بانکەن، کوڕەکەیان بۆ هێنا. عومەر فەرمووی بۆ لەگەڵ باوکت خراپیت؟ فەرمووی ئەی ئەمیر المؤمنین، جارێ بۆ پرسیار لەو ناکەی ئایا ئەو لەگەڵ من باش بووە؟ ئایا مناڵ حەقی لەسەر دایک و باوکی نییە؟ عومەر ڕزای خوای لێبێ فەرمووی بەڵێ. فەرمووی حەقەکانی چی ئەمیر المؤمنین، بۆی بزانم باوکم ئەو حەقانەی منی داوە یا نەیداوە؟ فەرمووی حەقەکانەوەیە دایکێکی باشی بۆ اختیارکە هەڵبژێرێ، ئیماندار بێ، و هەروەها ناوێکی باشی لێ بنێت، پەروەردەیەکی باشیشی بکە و فێری قورئانی بکە. فەرمی دەی ئەو باوکەی من هیچ کام لەم سەیانەی بۆ من نەکردووە، دایکێکی بۆ من اختیار کردووە، زنجیەک بووە کە جاریەی جوولەکە مەجووسیەک بووە، نەک جوولەکەش، جاریەی مەجووسیەکی ئاگرپەرست، ئەوەی کردووە هەڵبژاردۆ بێ بە دایکی من تەبعاً. و ناوەکەشم ئەو ناوەیە، ناوێکی ناشرنی وت کە ئەو کات لە ناو عەرەبدا مناڵەکەی ناو بنێ بە حیمار، بە کەلب، ساگ، ئاسایی بۆ بەلایەنەوە، موڕا. یان ئەمڕۆ کۆمەڵێ ناوی سەیر و سەمەرە دەبینین دایک و باوک لە مناڵەکەی دەنێ کە مانای میوعەت و بگرە بەدڕەوشتی تێدایە، ناقەی ناکە، ئەمە پێشکەوتنە. فەرمووی سێم شتیشیان ئەو باوکەی من پەروەردەی منی نەکردووە و حرفێکی قورئانی فێر نەکردووە. عومەر ڕزای خوای گەورەی لێبێ لی تووڕە بوو لە باوکەکە، وتی تۆ خراپ بووی لەگەڵ مناڵەکەت پێش ئەوەی ئەو لەگەڵ تۆ خراپ بێ، ئێستا شەکوای چی دەکەیت؟